بەڕێزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤا بە دیدارتان شاد دەبین. تەوەری ئەم بەرنامەی ڕاڤا بەشداری گەنجانە لە کۆمەڵگەی کوردستان و بە تایبەت لە پرۆسی سیاسیە بە میوانداری بەڕێز و خۆشەویست کاک شەفان کوردستانی چالاکی کۆمەڵگەی مەدەنی. زۆر سپاس. کاک شەفان بخێر بێ. زۆر سپاس. کاک شەفان وەکو گەنجێک پێمان خۆش بوو تەوەری ئەم جاری بەرنامەکەمان تەوەرکی گەنجانە بێ قسەکردن بێت لە گەنج بە تایبەت ئەگەر ئێمە سیر بکەین لە 27 ساڵی ڕابردووە هەم کۆمەڵگەی کوردستان بە جۆر جۆرەکان تەقەبولی گەنجی کردووە و زۆر جاریش هێز و لایەنە سیاسیەکان پرۆژە و ئەجەندای جیاواز و یان بانگەشەی جیاوازیان هەبوو بۆ پرسی گەنج لە کوردستان لەوەی کە بەشدارێکی باشتریان پێکەن دەرفەتی زیاتریان پێن زیاتر بەڕوویان ناکرێنەوە و ئەمە تەنانەت پرسە زۆر جار مشتومڕی زیاتری ناوەتەوانێ لە کایە جیاوازەکانە لە پەرلەمان لە حکوومەت لە ئەنجومەنی پارێزگاکان لە وەسەتی حیزبی لە وەسەتی ڕۆشنبیری و معریفی کۆمەلگایە و تەسەوڕەکەم ئەم پرسە یعنی لە کۆمەلگەکانی تریش ینی لە کۆمەلگا ئەوروپیەکان کۆمەلگا عەرەبیەکان پرسی گەنج و بەشداری گەنج و ئەوەی کە تا چەند دەرفەتیان پێدرێت تا چەند ئەوان توانیانە ڕۆڵی خۆیان بژێڕن ینی پرسێکی هەم گشتیە و هەم بەردەوامیەکیشی هەیە ینی بەردەوام ئەبینین کە پانێڵی لەبارەوەکرێ سیمیناری لەبارەوەکرێ نووسەران کتێبی لەبارەوە نووسن و مشتومڕ و بۆنە دیدگای جیاواز هەیە لەسەرم پرسە پێم خۆشە بابەتەکە ئێمە زیاتر لە چوارچێوەی کوردستان نابێ ئەوەی کە کوردستان چەند ژینگەیەک بۆ بۆی کە ڕێگە بدا بە تاکەکانی و بە تایبەت بەلاوان بۆ چینایی کە زۆرجار هەمووانەڵێن داینەمۆی هەڵسوڕاندنی کۆمەلگایە ئایا کۆمەلگەی کوردستان توانێتی دەست و پەنجە نەرمکە لەگەڵ گەنجان و لاوان و دەرفەتی هاتنە پێشەوەیان پێبات خوێندنەوەی تۆ بۆ ئەو 27 ساڵی ڕابردوو بە تایبەت بۆ نمونەگەر لە سەرەتای دوای ڕاپەڕینەوە تەماشای بکەی هەستەکەی گەنج دووبارێتە ساحەی سیاسیەوە لەگەڵ دروستبوونی کۆمەلگەی کوردستان لە دوای پرۆسی با بڵێن لە دوای ساڵی 91ەوانێ کە خەڵکی کوردستان هەست بە وجودی خۆیەکە پەرلەمانێک دروستە بێ حکوومەتێک دروستە بێ کۆمەلگا دووبارە هەوڵای خۆی پێناسە بکاتەوە پێناسە بوونەوەی گەنج لە ماوەی 27 ساڵە چۆن نەبین. وەڵا زۆر سپاس. وەک جەنابەت ئاماژەت پێەیە گەنج داینەمۆی پێشکەوتنی هەموو کۆمەڵگاکانی جیهانە. ئەگەر بە درێژایی 300 ساڵی ڕابردوو وەری بگریت دەبینیت لە وڵاتانی ئەوروپی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە گەنج بەشدارێکی کارای هەبوو لە هەم لە پرۆسە سیاسیەکانە لە پرۆسەی بەڕێوەبردن وەک حکوومەت و هەمیش لە پرۆسەی ئۆپۆزیسیۆنیشدا و گەنج ئەگەر بینیم پێناسەیەکی بچووکی بۆ بکەین کاک سەرباز بریتیە ئەو تاکە گرێت خۆی لەو چارچێوە تاکە ئەبینێتەوە کە کەسێک خۆت مرۆڤێک چجانێر بێت ڕەگەزینەر بێ یان ڕەگەزیمێ بێ تەمەنێکی ئەو تەمەنی کە دانراوە بەپێ تەمەنێکی دیاریکراوە گەنجە توانایکی هەیە ئاستێکی ئەکادیمی هەیە و دەتوانێت بەشداری لە هەنێ پرۆسەیەدا بکات و پرۆسانەی کە نامان برد لە ساڵی 1991ەوە لە دوای پرۆسەی سەربەخۆبوونی هەرێمی کوردستان لە ڕووی ناوچەیەوە دوایەوەی کە پەرلەمانی کوردستان دامەزرا لە ساڵی 1992 ئێمە یەک داتای بچووکمانە بەردەسایە کە ڕێژەی بەشداری گەنجانە ساڵی 1992 لە سایە 12 بوو لە پەرلەمانی کوردستانە. بۆ باسی پەرلەمانی کوردستانم کرد چونکە پەرلەمان لە هەر وڵاتێکە لە هەر هەرێمێکە سەرچاوەی یاسا دانانە گەنجیش لە وڵاتە پابەندە بە یاساکانە کە لە پەرلەمانەوە دەردەچێت. ڕێژەی بەشداریکردنی گەنجان لە ناو پەرلەمانی کوردستانە لە سایە 12 بووە. ئێمە بۆی هەرێمی کوردستانمان لەبیر نەچێت لە دوای ساڵی 1970ەوە ڕاپەڕینە سەربەرزەکە کە کراوە کوردستان لە سێ پارێزگای سەربەخۆ بوو ئەوە بوو گەنج بەشێکی زۆری لە ئاستی خوێنەواریە لاواز بوو بەشێکی زۆریانەوە بوون کە پێشمەرگە بوون لە شاخاون بەشێکی دیکەی ئەوان بوون کە جوتیار بوون یاخود چینی پیشەوەرەکان بوون کەواتە پەرلەمان یاخود حکوومەت بەڕێوەبردننی هەموو دامەزراوەیەکی ئەکادیمی و یاسادانان و جێبەجێکردنیشدا پێویستی بە کەسانێکێک کەسانێکی بەتوانە و خاوەن ئەزمون و هەروەها بڕوانامێکی ئەکادمی هەبێ بووی بتوانێت بەشداری لە پرۆسەکانە بکە. بەڵام کاتێک کە گەنج لە ساڵی 1991 بە تەحدیدی ماسیەکەم
ئێمە ئەو ڕێژەکەمەمان هەبووە لەو ئاسانێکە باسم کرد کەواتە ڕێژەی بەشداریکردن لە ساعت 12 بووە بەڵام دوای شەڕی ئازادی عراق لە 2023 لە دوای ئەوە کە خولی دووەم و خولی سێم و خولی چوارەم ئیتری ئەولەمە گڵۆواڵیزیشن بەرفراوانێکی زۆرتری بەخۆ بینی دنیابینێکی باشتری بەخۆ بینی گەنجانی هەرێمی کوردستان لاوان بەشێکی زۆریان ئەکادیمی بوون بڕوانامەی بەرزیانمە دەستێنا توانای بەشداریکردیان لە پرۆسە سیاسیەکانە هەبووە ئەو ڕێژەیە بەرز بۆتەوە ڕە دواتر باسی دەکەین. کاک شپانوەڵا پێم خۆشە هەر لەگەڵ ئەو پرسەیە بە تایبەت لەسەر داتاکان لەسەر پێم خۆش بوو کە ئێمە لە کۆی جونگەکان باس بکەین بەڵام ینی تەرکیزی زۆرینی لایەنەکان نووسەران ئەدیبان ڕۆشنبیران ڕۆشنفکران یعنی ئەوەی کە ئەم پرسە ئەم تەوەرا و ڕژێن بە تایبەت گەنجان بەخۆشیان یعنی زیاتر لە ڕەهەندە سیاسیەکەیەوە باز لە پرسی لاوەکرێگەنا بۆ نمونە گەر تەماشا بکەین کایەکی و کایی وەرزش ڕەنگە بەنسبەی لە 1995 بەدەست گەنجانەوە بێت یان هەندێک کایی هوەری و مۆسیقی و هەندێک کایی تری ژیان هەبێ بە هەمان شێوە بەڵام ینی تەرکیزەکە زیاتر لەسەر ڕەهەندە سیاسیەکەیەتی بە خوێندنەوەی تۆ هەرێمی کوردستان ژنگێکی لەبارە بۆی کە گەنج سیاسەتی تیا بکەوە گەنج بێتە پێشەوە و گەنج توانی بێتی ئەو وزەیە کە ئێمە باسیەکەین کاڵین کاینێکی کارایە داینەمۆی گۆڕانکاریەکانە گەنج بەو توانایە بەو وزەیە بۆ حەجمە هاتوێتە پێشەوە. زۆر ڕاستەکە سەربەت خۆی خواستی لەنە سیاسەکانی سلمێنێک کە ئایا چەنە دەرفەت بە گەنج دەدەن بۆی خۆیان ببینەوە لە هەم لەکایە سیاسیەکانەوە لەکایە بڵین حکومڕانیەکانیشە. بۆیە باسی یەکشە دەگەڕێمەوە لە ساڵی 2009 کاتێک کە هەمواری یاسای هەڵبژاردن کرایەوە لە یاسای هەشتا ڕێژەی بەشداریکردنی ئەندامانی پەرلەمان لە 30 ساڵ کەم کرای بۆ 25 ساڵ ئەمە وای کرد کە ڕێژەی بەشداریکردنی گەنجان زیاتر بکات لە سایە 12 ساڵی 1991 بۆ لە سایە 40 تا 45 ئەم ڕێژەیە زیاد کەواتە لە ساڵی 2009 لە سایە 45 گەنجمان هەبوو لە پەرلەمانی کوردستانە لە ساڵی 2013 لە 21 نوێ ڕێژەکە زیاتریشی کردووە بەڵام قسەکە لەسەر ئەوە ئەمێنێتەوە ئایا لایەنە سیاسیەکان بە تەنها لە وتنی وشەی گەنجدا بەکارهێنانە یاخود بەشداریکردنێکی کارایە لە ساڵی 2009 ئەمە هەڵبژاردنێکی دیموکراسی لە کەشێکی ئارامە لە 25 حوتە کە ئەنجام درا کۆمەڵێک لایەنی سیاسی ئەمان بە هەلبینیکەوە وەک بانگەشەک وەک یەکێک لە دروشمەکانی بانگەشە بەکاریان هێنا تەنها بەکارهێنان بوو پرۆسەکە ئەوەی کە بینیمان ڕێژێکی زۆری گەنجان هەم بە پێی کە یاساکە مۆڵەتی پێدرا و هەمیش لە تێگەیشتنی خودی کۆمەلگاکە ڕێژێکی زۆری گەنجان زیای کرد بەشداریکردن لە ناو پەرلەمانە بەڵام ئایا ئەم بەشداریکردنێکی کارایە یاخود بەکارهێنانە ئایا مرکزی قەرارجاریش کە لای گەنجەکانە یاخودەوە تا هەر لایەنە سیاسیەکە هەیە بۆیە من ئەوەی کە باسی لەسەرەکەم لایەنە سیاسیەکان کاتێک بە تایبەتی لە حملەی هەڵبژاردنە کاتێکە باسی بەشداری کارای گەنجانەکان بۆ ناو پرۆسەی سیاسی بە تەنها دروشمە بەڵکو بەشداریکردنێکی کارایی فعلی نییە لە بابەتەکە بەڵام ئەگەر تەماشا بکەین بۆ نمونە لە گۆشە جیاوازەکانەوەنێ ڕەنگە بەشداری زۆر بێسە بۆ نمونە تەنها سێری ئەنجومی پارێزگاکان بکەین لەسەر ئاستی پارێزگاکانە ینی من ئەوەی کە دیقەتمەوە بەشی هەرە زۆریان ینی بە پشکی شێر ئەندامانی ئەنجومی پارێزگاکان گەنجن واگەرسە تەماشا بکەین لە یەکەی دارەکانیش ینی هەتا لە بەڕێوەری قوتابخانەیەک و تەماشایکی تاوەکو مدیر ناحیە و مدیر عام و قایمقام و زۆر جار وەزیرەکان و زۆر جار کاربەدەستەکانیش ینی لە ڕۆ ئیدارەکەەوە هەستەکە مشارەکێکی باش بە گەنجان هەبێت تەنانەت ئەگەر هەندێک جار ئەمە بۆ مجاملەش بێت بە دڵنیایەوانە خۆی لاری لەوەدا نییە کەەوە لە ساڵی 2014 داتایە کرا لە بڵین حکوومەتی عراقیەوە کەەوە ڕێژەی لە 43 بریتیە لەو گەنجانەی لە تەمەنیان بۆ 25 تا 35 ساڵە سەرجەمی دانیشتوانی عراق کە هەرێمی کوردستانیش بەشەکەتیە کەواتە ئەمە بێ ئەمە بە فعلی وەرگین لە 43 ڕێژێکی زۆرە بۆیە زۆر نۆرماڵە کاتێک لە ناو ئەنجومانی پارێزگای لە یەکە ئیداریەکانە لە دەسەڵاتی جێبەجێکاری کە حکومەت وەرەگرین هەر لە سەرۆکی ئەنجومانی وەزیرانە تا دەکاتە خوارەوە هەمووی بەشدارێکی زۆری کارێک گەنجانی واتە من ئەگەر ڕەنگە بابەتەکە بە حیزبیانەکەم یاخو بە لایەنە سیاسیە نەکرێم لە ناو هەموو پارتە سیاسەکانە لە ساڵی 2013
کە بە فعلی لە 2014 کابینەی هەشتەمی حکوومەت یاریمی کوردستان دەست بەکار بوو بەشداریەکی زۆری گەنجان لەو کابینە بوونی هەبووە پشکی شەر بە پارتی دموکراتی کوردستان کەوتووە بە دەرەجە یەکەم بە دەرەجە دووەم بەر گۆڕان کەوتو بە دەرەجە سێم بەرەکێتی نیشتمانی کوردستان کەوتووە کەواتە ئەبێ لەم ئیتارەوە ئێمە سێریکەین ئەمانە بۆ ئێمە داتایە ئایا چۆن بەشداری گەنجیان کردووە لە وەکیل وەزیرەوە بگرە لە بەڕێوەبەری گشتیەوە بگرە ناو وەزارەتەکانە لە بەڕێوەبەرایەتیەکانەوە بگرە وەکو جەناب بەدوتر لە یەکەی دارەکانی دیکەوە کە سەر بە بەڕێوەبەرایەتیەکانن وەسا ڕای ئەوەش سەر لە ناو ئەنجومەنی پارێزگاکانە کەواتە ئەم ڕێژانە کە هەیە ئەی سەلمێنە کە بەڕاستی گەنج بەشداریەکی کارە ئەکان لە دوای ساڵی 2009 بە تایبەتی لە هەموارکردنەوەی ئەو یاساوە بەشدارێکی زۆری گرنگیە وە گەنج ئێستا لە ناو بڵین لە ناو کابینەی هەشتەمدا بەشدارێکی زۆر کارای هەیە و بەشێکی زۆری شێوانن کە بڕیاریان بەدەستەوە کاکشبان ئەنی باسێکی ئەوت کرد کە کۆمەلگای عراق کۆمەلگایکی گەنجە سەورم کۆمەلگای کوردستان کۆمەلگای گەنجتریشە بەتایبەت ئەگەر براورد بکەینەوە بەو کۆمەلگایانی کە کۆمەلگا ئەوروپیەکانوانە کە ینی پیربوونێکیان پێوە دیارە ینی تەمەنی ئەوانەی کە ئەکەونە سەر 45 ساڵ و زۆر زیاترن ئەوانەی کە ئەکەونە خوار 45 ساڵیەوە ینی ئەم تەمەنە گەنجە لە ماوەی 26 ساڵی ڕابردووە بە تەسەوری تۆ لە ئاسی پێویستە و بەرهێنانی بتیا کراوە ینی ئەگەر تەماشا بکەی بۆ نمونە حت لە کەرتی تایبەت شۆ تەماشا بکەیت ینی ئێستا لە کوردستان ئەگەرچی کەرتی تایبەت کەرتێکی زۆر خەمڵی نییە بەڵام ئەوەی کە هەیە ینی بەشێکی گەورە لەوانەی کە ئیدارەی ئەم کەرتی تایبەتایەن لە مەنیجەرەکانەوە لە بەڕێوەبەرەکانەوە لە ئەندازیار و کرێکارەکانەوە ینی تا دوا ئاستی خوارەوەی سێرکەی گەنج ڕۆڵێکی باشیەت هەیە ئەگەر ئەمە بیگوازینەوە بۆ پرۆسە سیاسێکەش یعنی ئەگەر تەماشا بکەی ئەوانەی کە ئێستا وەجهی سەر شاشەکانن ئەوانەی کە ئێستا لە ناو پەرلەمان ئەوانەی کە زۆرجار کادرە هەرە هەڵسوڕاوەکانی ناو ئەحزابن گەنجەکانن ینی تۆ خنۆچی ئەوەیە کە بۆ نمونە فعلەن گەنج ئەو هێزە کارایە کە باسەکرێتیان بەکارهێنراوە کۆی کە تۆ گومانت کرد ئەم بابەتە خۆی لە سەرەتا دوولایەنەیە کاک سەرباز بریتی بەشداریکردنی گەنجان بە خاڵی یەکەم بۆ ڕێژەی گەشاگەڕێتەوە ڕێژەی گەشە لە وڵاتانی ئەوروپی بۆ نمونە خۆ لە وڵاتانی خۆر ئاوایی بریتە لەوەی کە ڕێژەی گەشەکردنی خود دانیشتوانەکە کەمە بۆیە ڕێژەیەکی گەنجان کەم هەیە کە بەشداریەکەن لە پرۆسە سیاسەکانە دوای ئەو یاسای ئەو وڵاتە خۆ چییە چۆن ڕێگە پێدا کە گەنج بەشداری بکە بەڵام لە هەرێمی کوردستان پێم وتی لە ساڵی 2009 ئێمە لە ساڵ 27 ساڵ وەرناگرین ینی بە داوای لێبوردنەوە چکە ئەمە ناتوانین لە 27 وەزگە وەریگرین پێم وتی لە ساڵی 2009 لە دوای هەموارکردنەوە ئەو یاسایە ڕێژەیەکی بەشداریکردنی گەنجان زۆر ئەمە یە بە خاڵ یەکەم بە دەرەجە یەکەم دەرەجە دووەم بریتی بووە لەوەی ئەو گەنجانەی کە خۆیان پێگەاندووە بەڵێ ڕەت بەشداریی کاران هەبوو خۆ سەلماندنی خودی گەنجەکە خۆیەتی کەی سەلمێنێ بەڵێ من بەشداریەکی ئەتوانم ئەو ئەرکەی لەسەر شان ماتوانم زۆر باشی جێبەجێکم و خۆی دەکاتە ئەمری واقع لەسەر لانە سیاسیەکان لە ناو پەرلەمانە لە ناو حکوومەتدا کەواتە ئەوە گەنجە دەتوانێت ڕۆڵە ببینێت بەڵام لە هەمان کاتیشدا ئەوە دەسەڵاتە یەک دەسەڵاتی تەشریعی بە دەرەجەیەک و دەسەڵاتی تەنفیزی یاخود یاسادانان و جێبەجێکاری ئەم دوو دەسەڵاتەیە ئەو بوارە ڕەخسەنم بۆی گەنج بەشداریی کارای هەبێت لە ناو پرۆسە کاکشبان پێم خۆش گفتووەکەمان لەسەر ئەوەش بگەکە بەشێ لە حیزبی کوردی زۆر جار بۆ نمونە ئەوەی کە لەگەڵ گەنجەیەڵێ حتا بۆ پەیامێکی بۆ کۆمەلگاشەیات پەیامێکی مەدروز نییە ینی حتا بۆ نمونە ئێمە لە جارەکانی ڕابردووە بینیمان هێزی سیاسی هەبوو کە زۆر مخاتەبەی مینەیە کرد لەسەرەوەی کە ڕاتبی لە ماڵەوە بۆ ئەبڕێتەوە نێ نازانم چی بۆکە چی بۆکە موچەی کابانە بڕێتەوە بەڵام نەیکرد هەستەکەم زۆر جار بەشی لەم هێزانە کە کرد بڵێن هێزی پۆپۆلیستیشن ینی مەسژی ئەوان پەیامی ئەوان بەڵێنەکانی ئەوان بۆ گەنجان زۆرجار بەڵێنی زۆر گەورە و قەبەن بەڵام ڕەنگە لە ڕووی کرداریەوە نەبێ ینی پێم خۆشە لە جاتیەوەی من حکوم بم داوا بکەم بڵێم کاکشبان خوێندنەوەی تۆ چێ بۆی کە بەشێ لە هێزە سیاسیەکان کە بەڵێنی زۆر گەورە زۆر قەبا دروشمی بریسکەدارێن بە گەنجان ینی تۆ هەستەکەی ئەم دروشمانە ئەم بەڵێنە بریسکەدارانە بەشێکی جێبەجێکرابێ تەنها ڕاگەشانە بۆ عاتیفای جینا بەشێکی زۆری ناگاتە لە ساڵ 50 جێبەجێکرابێ ینی ئەوەی تێنە پەڕاندووەکەوە کە خۆیان ئەیانەوێت
جەنابەت باسی ئەوەت کردکەوە بەشداریکردنی مینە من ئەگەر ڕێمە سەرەوە خاڵێک کە باسم کرد بریتێ بەشێکی بوو لە بەکارهێنا دوایەوە کاک سەربەست ئێمە لە بیرمان نەچێت مەرج نییە گەنج کە پێگا دەکاتە تەمەنێکی نزوج تەمەنێکی گەشە بتوانێت بەشدارێکی زۆر کارایی هەبێت ئێمە تەجروبەیەکی زۆر 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 ناواقعی زۆر ناتەندروستمان هەیە پەرلەمانە کە سەرۆکی پەرلەمانەکە گەنجێک بووە کەواتە لە خولی چوارەمە بەڵێ لە کابینەی هەشتەمە کەواتە ئەبێ ئەمە وەرگرین گەنج بەڵێ داینەمویەکی زۆر بەهێزە بەڵام گەنجێکی بێ تەجروبە یاخود بێ کە خیبرێکی باشی نەبێت لە کارکردنە گەنجێک کە نەتوانێت مامەڵێکی باش لەگەڵ ئەو شوێنێک کە هەیەی ئەخۆ چجا پەرلەمانە یاخود حکوومەتە یاخود شەریکاتە یاخود ناو کۆمەڵگا خودی و ناو کۆمەلگا خۆیەتی نەزانێت مامەڵی لەگەڵا بکە بەڕاستی ئەو گەنجە دەبێتە مۆتەکە وامە کێشێکی زۆر زۆر گەورەش دروستەکە بۆیە ئەبێت کاتێک کە ئێمە ئەگەڕینەوەنێ باسی گەنجەکەین و بە تایبەتی لایەنە سیاسیەکان کە باسی گەنجەکان تەنها بۆ ڕاکێشانی عاتیفەی خەڵک نەبێت بڵێن ئێمە تەنها لەبەر ئەوەی بەشداریکردن لەم کایانەیە گەنج دەبێت کە بەشداریکردنیشی کارە هەبێت بەس تەنها بۆی ڕێژەی دەنگەکانی زیاکە یاخود بۆی لە ناو جەماوەرە و لە ناو جادەیە ڕایەکی دیکەی هەبێت نەخێر ئەبێت بۆ ئەوە بێت کە بزانن سەنگی گەنج لە چه ئاستێکایە و دەبێت لە شوا دامرێت میسالێکی عەرەبیە کاڵێ شخص المناسب في مكان المناسب بۆ ئەوە ئەگەڕێتەوە یعنی بێت ئەو گەنجەی کە دائرێت دەبێت بە تەمامەتی گەنجێکی مناسبە دەبێت لەو جێگە شیاوە دامرێت کە پێویستە ئەگەر هاتوو لە حەجمی خۆی زیاتر دامرێت ڕەنگە یعنی بە هەڵە بە ناتەندروستی بگەڕێتەوەنێ و کەوەش نمونەیەکی واقعی کە باسم کرد کە لە کابینەی هەشتەمان ڕوویدا ڕاست کاک شەبان لەم وەڵامەیەوە تێگەیشتم کە تۆ ئەڵێیت هەتا ئێستا بەشە لە هێزە سیاسیەکان پرۆژێکی ڕاستەقینەیان نییە بۆ گەنج بەدڵنیە پرۆژێکی ڕاستەقینەیان نییە بەڵام ئەمەژەوە ناگرێتەوە کەم بڵێم لە ئیسنائی پرۆژەکەیە نەختێ خاڵ هەیە نەختێ خاڵێکە هەیە کە هەمان دەکرێتە ناو پرۆژەوە جێبەجێ دەکرێت یعنی کەک سەربەست بە مطلقی ناتوانین بڕیاری لەسەر بیکەوە بەشداریی کارای نییە و بە مطلقیش ناتوانین بڵێکە بەکارهێنێت بەدڵنیایی و هەموو شتێک لە ژیاندا ڕێژەیە ڕاستە دەست خۆش بێ ئوستاد باسی کێوت کرد کە بۆ نمونە یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی ڕابردوو یاوەی کە لەو خولە نەیتوانین کاتێکی تاوەکە یعنی ئەم بابەتە زۆر قسەی لەسەر کراوە لە ئاسی خێزانەکانەوە سەیری کە هەر لە کافیتریاکانەوە لەسەر شاقامەوە لە میدیاکانەوە لەسەرەوەی کە ئەم سەرۆک پەرلەمانە گەنجە نەیتوانی نمونێکی باش پێشەشکە هەز ناکەی کەوتنی ڕەنگە دووسێ مۆدێلی ئاوا تەسیرکە لەسەرەوەی کە ڕەنگە لە نەتیجەیە دیدی کۆمەلگا بۆ گەنج لە دیدێکی باشە بگۆڕە بۆ دیدێکی خراپ بۆ دیدێکی نێگەتیڤ بەدڵنیاییەوە گۆڕێت من باسم لەسەر ئەو نمونەم بە زۆر زۆر بەزاقیەناوە بریتی بوو لە مخاتەڕەکە مەترسیەکەی باسم کردووە ئەنی ئەگەر هاتوو چەند گەنجێک لە پۆستە زۆر حساسەکانی ناو دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکاریدا بەم شێوازە بێت ئەمە بەڕاستی پێوترێت یعنی خەڵک بێ ئەمەل ئەبێت خەڵک بە هیوا بێت لەوەی کە گەنج بتوانێت ڕۆڵێکی زۆر باش بگەڕێت لە کایەکانە یعنی ئەوە یەکێکە لە کێشەکان باسم لەسەرەوە کرد خاڵی دووەم ئەوەی کە من زۆر زۆر تەرکیزم لەسەر ئەوە کردوانێت کە دەبێت ئەو کەسە شیاوانە لەو شەنەشانەوەدان برێت بریتی نییە لە خودی لە هەیمەتی گەنجەکە بدەم بەڵکو بریتە باز لەوە ئەەکەم کە بۆی ئەم گەنجە لە هێشتا لە سەرەتای هاتنەکای بۆ ناو پرۆسی حکومڕانی سیاسی ناو کۆمەڵگا و هەموو بوارەکانی دیکە بۆ ئەوەی ون نەبێت و بۆ ئەوەی نەکەوێت زۆر زۆر بە ئاسایی نەکەوێت دەبێت لە هەنگاوە بچووکەکانەوە دەست پێکرێت و تا دەکاتە پلەیکی بەرزتر کاک سەربەز یەک نمونەی زۆر زۆر باش بۆ بێنمەوە لە ساڵی 2007 لە قەتەرا پرۆژێک ڕاگەناوە بە ناوی گەشەپێدانی گەنجان تەنمیەی شەباب ئەم پرۆژێ تا ساڵی 2022 دەخایەنرێت بۆ 5 ساڵە 18 ملیار دلار بۆ پرۆژێ سەرف کراوە و تا ئێستاش لە ناو موئەسساتی بڵێن دەسەڵاتی بەڕێوەبردنە کۆمەڵێک گەنج کە سەر بە بنەماڵی ئەمیری قەتەرن کەسی ئەوها گەنج نابینی لە ناو دەسەڵاتێکی زۆر زۆر بەرزاکە بتوانێت مرکزی قەرار بێت بۆ لەبەر ئەوەی دەبێت بە پرۆسە تەدریجیەکەی خۆیان بڕوات هەر لە سەرەتاوە دەست پێ بکەی ئەم گەنجە ئەم لاوە لە سەرەتایەکی ینی لە سەرەتای بڵین هەرزەکاریدا کە خۆمان باسیەکەن ناو کۆمەڵگا زۆرجار هێواشەوەش بە پلەکانە تەدریجیان سەرکەوێت تا دەگاتە ئاستێکە پێویست بکرێت سەرۆکی نەمساکەیەکێک بووە لە ئەندامی ڕێکخراوی لاوانی دیموکراتی جیهان ئێستا
گەنجێک بوو بە پرۆسەکە سەرکەوتووە، ینی بە پرۆسە تەدریجیەکە سەرکەوتووە. بۆیە زۆر مەترسی ئەوش نییە ئەگەر بێت بە سەرۆک، چونکە بە پرۆسە تەندروستەکە ڕۆشتووە و تێدەگات وەزنی خۆی، ئاستی خۆی چییە و قەبارەی ئیشکردنی خۆی دەبێت لە چوارچەوەیەکا بێ. بۆیە نابینی ئەگەر وڵاتێکی چەنە بەهێزیش بێت دەست لە هەنێک بۆ پەنجە بۆ هەنێک شت ڕناکێشێت لە بەرەوەی بزان ئەزانێ ئەمە مەترسیە. من بووە کە واسی سەرۆکی پەرلەمانم کردووە، ئەو لە شوێنی خۆیدا کە سەرۆکی پەرلەمانە کۆمەڵێک بربەستی دیکە هەبووە، کۆمەڵێک کێشەی کە هەبووە کە دەبووە چارەسەری بکرێت، کەواتە ئەمە کێشەکە دروستەکات. و لەوەشە دروست دەبێت کەوە لایەنە سیاسەکە بەکاری هێناوە بۆی کە ئەو مەبەستێکی غادێکی دەوێت بەدی بێنێت. ئەجینا بوو ئەوە نەبووە کەوا گەنجێک بە فعلی بتوانێت بەشدارێکی کارا بکات. خۆ ئەگەر ڕێگە بدەن کەوا گەنجێک بە هەموو توانای خۆیەوە بتوانێت کار بکات، ڕێگەکاریی باشی پێ بکرایە. بەڵام ئەوەیە کە پێم وتی بریتە لە بەکارهێنان بەکارهێنانەکانی جوڵەکانە بە تەنها جوڵاندویانە بۆ مەبەستێکی خۆیە. کاکشوان بەڵام ئەگەر بۆ نمونە سەرۆکی پەرلەمان مۆدلی خراپ بوو ڕەنگە ئێمە هەندێک مۆدلی تری باشمان هەبێت، ئەگەر بگەڕی ڕەنگە لە ناو سەرۆک زانکۆکانە لە ناو وەزیرەکانە، تەنانەت لە ناو وەزیرەکانە قسەکەشم پێ بڕێ لە ناو وەزیرەکانە کە ڕێباز حەملانمان هەیە، وەزیرە بووە هەر سەر بە هەمان لایانی سیاسیە و وەڵام دواتر وە کەسێکی سەربەخواتەوە. ئێستا یەکێکە لەو کەسە باشانە لە ناو کابینەی هەشتەمی حکوومەتی یاریمی کوردستانی ئێستا و بەشانی سەرۆکی حکوومەت نیکای بەڕێزکردنی ڕێزدار نێچیروان بارزانی توانیویانە ئەم مۆزعی قەیرانەی کە ئێستا هەیە لە مانگی دووە بە هێواش بە ئاقارێکی دیکای من و بەرەو باشتر بووە. و ئەوەش بەڵگەیە کەوا سیستەمی پاشەکەوتی موچە گۆڕانکاری بەسەرا هاتووە کەواتە هەر گەنجە و بەشداریشی کارێ هەبوو. کەواتە بە هەمان شەوە بەڵە بەدڵنایەوە لە ناو زانکۆکانە تەنانەت لە ناو ڕاگری کۆلێژەکانە خەڵکانێکی زۆر باشمان هەیە، ناو سنتەرە توێژینەوەکانە، لە ناو گۆڤارە زانستیەکانە، ناو گۆڤارە سیاسیەکانە کۆمەڵێک کەسایەتی زۆر باشمان هەیە، گەنجی زۆر باشمان هەیە، دەتوانێت مەنجالێکی بەرفراوانی بۆ دروستکە و ڕۆڵی زۆر باشی خۆی ببینێت. کاکشوان پێم خۆشە قسەی لەسەر ئەوەش بکەین کە ئێمە لە بردم هەڵبژاردنین پێچی هەفتی داهاتوو بانگەشە هەڵبژاردن دەست پێ بکات و هێز و لایەنەکانیش لیستی پاڵێراوانی خۆیان پێشکەش کردووە. یعنی ئەگەر تەماشا بکەیت بەشێکی زۆری هێز و لایەنەکان هەوڵیان ناوە ژمارەیەکی بەرچاو لە گەنج لە ناو لیستەکان جێبکەنەوە. هەر بە نمونە پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی لیستەکەی گەنجە و معدلی هەر سەد کەسەکەش کە کۆیان کردو دامەشی ساڵیان کردووە 39 ساڵ و نیوی کردووە. یعنی هەز ناکەی لیستێکی گەنجانەشە و یعنی احتیمامێکی باشتر هەیە. ئەگەر پێوەرە نێودەوڵەتیەکان وەرگرین بەڵێ لە 25 ساڵ لە 7 ساڵی و تا دەکاتە 40 ساڵی کەوا گەنجە، کەواتە دەبینە لیستێکی کامل بە تەواوەتی هەموو لیستەکە خۆی گەنجە. یعنی بۆ ڕێژەی کە وەرمان گرتووە بەدڵنایەوانە. ئەم جارە ئێمە زۆر گەشت بینین بەوەی کەوا هەموو لایەنە سیاسیەکان ڕێژەیەکی زۆری گەنجانیان ناوەتە ناو بڵێن لیستی خۆیانەوە پاڵەوراون بۆ کاندید بۆ پەرلەمانی کوردستان. بەڕاستی مای خۆشحاڵیە ئەوەی کە جەنابش باست کرد. پارتی دموکراتی کوردستان هەمیشە پارتێکە کە دەتوانێت خۆی نوێ بکات و خۆی گەنجیش بکاتەوە و وەک تەحەدایەکیش بۆ ئەم قسەی بسەلمێنێ کەوا گەنجێکی کردو بە سەرۆکی لیست، هەرچەندە ناو لایەنەکانی دیکەشە هەیە بەدڵنایەوانە لە سەرۆکی لیستەکانی دیکە گەنجانێکی زۆر هەن. بەڵام ئەوەی کە ئێستا ئەم جارەوەی مای خۆشحاڵیە لە 100 کاندینی پارتی دیموکراتی کوردستان ڕێژەیەکی بەرچاو کە لە 170 بەڕێکە گەنجە کە ئەمە بەڕاستی مای خۆشحاڵیە و لایەنێکی سیاسی ڕەوتێکی سیاسی لە ناو پارتێکی سیاسی لە ناو هەیکەلیەتی حکوومەتی یاریمی کوردستانە ئەو ڕێژە زۆرە بۆ گەنجان یاخود ئەو مەنجالە زۆرە بۆ گەنجان دروست بکەن. و بە بڕوای من ئەگەر گەنجی ئەمجارە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەشدارێکی زۆری گەنجانی تیابێ ڕەنگە بێجگەلەوەی کە پەرلەمانێکی ئێمە گەنجمان هەیە بگرێت لەوە ئەتوانێت ڕۆڵێکی زۆر باش ببینێت بۆ خزمەتکردنی گەنجان لە ناو هەموو کایەکانی حکومڕانیە لە هەرێمی کوردستان. دەستان خۆش بێ کاکشوان پێم خۆشە لە دواتەوەری بەرنامەکەمانە قسەیەک لەسەر ئەو بکەین کە ڕۆڵی حکومڕان زۆر مهمە لەوەی کە بیفیەک بهێنێتە پێشەوە یان هەوڵ باد هاوسەنگی لە بینی فیەکانە ڕاگرێت. بنمونە حکوومەت هەرێمی کوردستان بە تایبەتی شخصیان نێچیروان زۆر جار لە مناسبەت جیاوازەکانە باسی ڕۆڵی گەنجی کردووە و لە زۆر لە مناسبەت گەنجەکانە بەشداری کردووە بۆ بەشێکیش لە وەزارەتانەی کە پابەندن بە بەجێهێنانی ئەرکی گەنجانەوە یعنی دامی باش کراون. بنمونە وەزارەتی ڕۆشنبیریە، وەزارەتی پەروەردەیە، خوێندنی باڵایە کە ئەمانە معنین بۆەوەی کە بۆ نمونە وەزارەتی گەوتەربیە ئەرشیەوەیە کە نەوەیەکی نوێ
خۆڵکێنەیە وەزارەتی خوێندنی باڵارچیەوەیە کە گەنجان بە شێوکی گشتی لە ئاستا ئاکادمیەکە ئاستێکی باشتریان پێشەشکا ینی خوێنەوە چیە بۆی کە لەو ماوەی ڕابردوو لە 4 ساڵ لە 8 ساڵ یا لە 26 ساڵی ڕابردووە کە حکومڕانی کوردی زمینەیەوە بۆی کە گەنج بەشدارێکی باشتری هەبێ بەدڵنایەوە کاک سەربەست وەکو ئاماژەم پێکرد ڕۆژ بە ڕۆژ هەرێمی کوردستان هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی حکومڕانیەوە هەوڵەیات شێوازێکی دیکەی نوێی حکومڕانی بێنێتە کایەوە و ئەمەش زۆر لە خیتابەکانی بەڵێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕزار کاینەکی بانبارزانیە بەدی دەکرێت و ئەمە دەبیرێت لە حاڵەتێکە ئێمە لە بیرمان نەچێت تەکنەلۆجیاوە خۆی سەردەمی تەکنەلۆجیا کاتۆتەکایەوە زمینێکی زۆر باشتر و خۆشتری بۆ گەنجان ڕەخساندەوە کە مەژێکێکە لە باشەکە کەواتە لە ئێستاوا گەروەری گرین لە ساڵی 2009 کە ئاماژەم پێکرد هێواش پرۆسەکە بەرەو گەشەیەکە ڕوە گەشەکە بریتێ لەوەی گەنجان بە شێوەیەکی زۆر کارە دەتوانن بەشدار بن لە ناو حکوومەتە لە ناو پەرلەمانە خود لە ناو کایەکانی دیکەی کۆمەڵگایە و ئەمە پشت بەستنێکی تەواو بەهێزی گەنجان بۆیە بەدڵنایەوە ئێمە داوامان وایە لە گەنجانی کە خۆشمێکێکم لەوانە گەنج و لەوانی هەرێمی کوردستان لە هەموو شار و شارشەکانی کوردستانە زۆر بە باشی مامەڵە لەگەڵ ئەمەدا بکەن یەک لە ئاسی زانستی ئاسی ئەکادمی خۆ پێگەیاندن خۆ ئامادەکردن و ئامادەسازی بۆ ئەم پرۆسانە بۆی بتنە چۆنەڵی پۆینتێک سنتەر پۆینتێک حکوومەتی هەرێمی کوردستان پشتیان ببەستێت دەربارەی کە جەنابەت پێ وایە لە قسەکانی جەنابتا کە ئاماژەت بۆ کرد کاگنێ چیروان یاخۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران زۆر زمینە سازی بۆ گەنجانەکە بەڵێ بە فعلیەوە زۆر باش دەبینێت بە تایبەتی پاشەکشەی لایەنەکان لە حکوومەت لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان دەبینێت شوێنەکانیان یاخود جێگەکانیان بە کەسانی گەنج پڕکرایەوە کەواتە ئەمانە هەمووی ئاماژن بوو ئەوەی ئیدی گەنج دەتوانێت ڕۆڵێکی کارە هەبێت لە بەشداریکردن لە ناو هەموو پرۆسە سیاسیەکان پرۆسە حکومڕانیەکان و پرۆسەکانی دیکەی لە هەرێمی کوردستان دەست خۆش بێ کە شوان لەم خاڵی خێتەوە ینی ڕوو لە گەنجان بوو ینی تەسەورەکەم ئەوەش بخۆی خاڵێکی گەشتەکە ینی بەڕاستی پێویستە گەنج لە وڵاتی ئێمە جهدێکی باشتر بکە ینی بەتایبەت لەو ڕوانگەیەوە کە ئاستێکی گەشەپێدانی باشتری هەبێ لەوەی کە ینی هەستی شەکرێ ینی لەو 4 ساڵی ڕابردوو بەتایبەتی کە ئاستی هۆشیاری گەنج بەرچاوڕۆشنیان ئاستی معریفیان بەشداریان لە پرۆسی سیاسی لە کارتی تایبەت لە کارتی گشتی یعنی دەستم کرد تکاکەی تۆدا و کارێکی تۆ بۆ جۆرم کە بڵێ گەنجان مشارەکەیەکی باشتریان نەبێ بۆی کە ئەگەر دەرفەتێکەیە دەرفەتەکە زیاتر بکرێ و ئەگەر دەرفەتەکەش کەمە چۆن گوشارێ بکرێت کە لەوەی کە حکوومەت یەکەی داریەکان پەرلەمان یاسای وڵاتە دەرفەتێکی زیاتر بە گەنج بە بەدڵنیایەوانێ من بابەتەکە لەوە ئەبینێتەوە گەر هات و گەنج لە ناو هەر وڵاتێکە ڕێژەی بەشداربوونی زۆرترە بوو کەواتە وڵاتە هەر لە ڕووی بەڕێوەبردنەوە لە ڕووی کارکردنەوە وڵاتێکی زۆر بەتوانە زۆر گەشەی باشترەکە ڕێژەی گەشەکەی زیاترەکە و من مەبەستم لەم قسەیە بەدڵنیایەوە بوو کاکە سەرباز دێمە بۆی لە دوو کەوانە بۆی هەڵنەخڵەتین گەنجانی کوردستانیش هەڵنەخڵەتن گەنجان و لاوان دەبێت بگەنە ئەو قەناعەتەی دەبێت یەک لە ڕووی ئەکادیمیەکەوە لە ڕووی بەدیهێنانی خۆیەتی یاخود کەسی خۆی گەشە پێدانی مرۆیی و خۆی بەتاڵاتی پێکبێنێت بووی مولائیم بێت ئێمە هەر بڵین گەنج دەبێت بەشدارکە گەنج بەشدارکە لە کاتێککە گەنج لە ڕووی ڕۆشنبیرینەتەوەی و نیشتیمانیەوە لەو ئاستانە بوو بێت کە لەم شوێنەدا مرێت بەڕاستی ئەگەردانرێت ئەو تا وەکومان ئەو بەربەسانە دروستە بێت یاخۆت ئەو ناتەندروستە دروستە بێت بەڵام ئەگەر هات و کەسێک بوو لەو ئاستی پێویستە خۆی پێگان بوو ئەو بە دڵنیایەوە دەتوانێت بەشداریشی کارا بکات و ڕۆڵێکی زۆر ئەرێنیش دەبینێت لە بەشداریکردنەکە و دەبێتەوەی کەەوە گەنج ئیتر بێتە پشتبەستن بۆ هەموو قۆناغەکانی دوای خۆی و ئێمە دەبێت وەک گەنجان لە ناو هەموو
بە تایبەتی من ناو جیاواکی سڤیل لە ناو ڕێکخراوەکانە دەبێت پاڵپشتێکی زۆری گەنجان بکەین و پشتگیریان بین و یارمەتیشان بین بۆی سەرکەوتوو بن چونکە دوجارە بنە نمونێنەرێک نمونەیەکی فعلی بۆ گەنجانی دیکە و دوجار حکوومەت دەسەڵاتداری کوردستان بیر لەوە کاتەوە بەڵێ بێت گەنج زیاتر بکرێت و ڕۆڵی زیاتر بکرێت نەک تەنها بڵین لە پەرلەمان و لە حکوومەتە بەڵکو ێستا لە شەریکاتەکانە لە بەڕێوەبەرێتەکانە لە ئیداریەکانە و تەنانەت لە ناو چۆنەڵی لە ناو پیشەسازیەکانی شایاخود ئیتر بە شێوازی پەرەپێدان بە توانای گەنجان لە هەموو شوێنەکانە جێگامەوە بکرێتەوە. دەست خۆش بێت ئێمە لە بەرنامەی ڕاوی شەڵا لە جارەکانی داهاتووشە هەوڵین کە ناوبەناو ئەم تەوەری بەسەرکردنەوەی پرسی گەنج و بەشداری گەنج لە پرۆسی سیاسی و چۆنەتی گەشەپێدانی گەنجان بە مشارەکەی خەڵکانی کوبەڕێستان ئیشەڵا درێژەمانە بێت کاتی بەرنامەکەمان تەواو بوو. زۆر سپاس بۆ کاکشەوان کوردستانی چالاکی کۆمەلگەی مەدەنی. زۆر سپاس بۆ بەرنامەوە ئایزان تا بەرنامەیەکی تر و ڕاوەکردنی پرسێکی تر بەخواتان نەسپێرین و خواتان لەگەڵە.